بەڵێ ڕەوەند پەیوەند سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات بێت بینەرانی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن بەڵێ ئەمڕۆ من لە نێو سەرای سلێمانیم دیارە بە جێ خۆشحاڵیەوە وەکو نەریتێکی ساڵانە دەستگای میدیایی کورسات وەکو ئەرکی سەرشانی خۆی ئامادەکاریەکی زۆر باش ئەکات بۆ بەڕێوە چوونی گەورەترین فێستیڤاڵ گەورەترین کەرنەڤاڵی تایبەت بە یادی بنیاتنانی شاری سلێمانی کە ئەم ساڵیش 240 ساڵی بنیاتنانی شاری شاران کەرنەڤاڵێکی گەورە لەم یادە مەزنەیە لەم یادە شکۆیە بەڕێوە دەچێت بە چەندین چالاکی جیاواز و جۆرا و جۆر بێگومان هەر ساڵی بە شێوازی جیاواز و جۆرا و جۆر چالاکیەکان ڕێکخراوە و ئامادەکاریەکی زۆر باش لەلایەن تیمە تایبەتەکەی دەستگای میدیایی کورساتەوە ڕێکخراوە و دەستگای میدیایی کورساتیش هەمیشە ویسوێتی ئەو کلتورە جوانەی کە تایبەتە بە شاری سلێمانی شاری شاران بیپارێزێت بۆیە لە تەواوی یادە مەزنەکە کە سبەینێ 14/11 یادە مەزنەکەی شاری سلێمانی یادی 240 ساڵی بنیاتنانی شاری شارانە بێگومان ئەمێ ئاماژە بەوە بکەم لە ئێستاە هاوکارم وێنەکانم بۆ بگوازێتەوە ئامادەکاریەکی زۆر باش لەلایەن تەواوی ستافەکانەوە بۆ ڕێخستنی ئەو کەرنەڤاڵی کە سبەینێ ڕۆژی پێنجشەم لە نێو سەرای سلێمانی چەند جێگەیەکی تر کە ئەویش سەرچنار هاوینە هەواری سەرچنار و لە هەمان کاتە باخی گشتی سلێمانی چەندین چالاکی جیاوازی تیا بەڕێوە دەچێت تەواوی چالاکیەکانیش لە دوو کاتژمێری جیاوازە کاتژمێر 9 بۆ 12 نیوەڕۆ لە هاوینە هەواری سەرچنار جێگایەک پراوپڕ لە سروشتێکی جوان پراوپڕ لە کەشێکی ئارام چەندین چالاکی میوزیک و گۆرانی میوزیکی ڕەسەن لەلایەن تیپی هونەری میلی ڕەسەن و لە هەمان کاتە چەندین چالاکی شێوەکاری و کۆمەڵی یۆگا و بەشە وەرزشیەکان و لە هەمان کاتە خواردنە جۆرا و جۆرەکان خواردنە کوردەواریەکان ئەو خواردنانی کە شاری سلێمانی پێی ناسراوە لە هاوینە هەواری سەرچنار لەلایەن خاتونە دەستڕەنگینیەکانەوە نمایش ئەکرێت و لەگەڵ ئەوەشا چەندین کاری دەستی و نمایشی جلوبەرگی کوردی لە هاوین هەواری سەرچنار ڕەنگی داوەتەوە جگە لەوەش تۆی خۆشەویست ئەگەر ئەتەوێ گەشت و سەیرانێکی زۆر خۆش بەڕێ بکەی ئەتوانی سبەینێ لە هاوینە هەواری سەرچنار ئامادە بیت لەبەر ئەوەی وەکو پێشبڕکیەکی خواردن ئەو خاتونە دەستڕەنگینیانی کە بە خواردنەوە بەتامەکانی شاری سلێمانی ئەیانەوێت دەستیاوی خۆیان زیاتر دەربخەن ئەتوانن لەو پێشبڕکەیە بەشدار بن بۆ ئەوەی بزانین کام لە خاتونەکان ئەتوانن خۆشترین خواردن و بەتامترین خواردن تایبەت با شاری شاران لەوێ لەلایەن تەواوی ئەو کەسانی کە سەردانی هاوین هەواری سەرچنارەکان بتوانن تامی خواردنەکانیان بکەن و لە کێبڕکێکەشا بتوانن پلێکی باش بەدەستبێنن لەبەر ئەوەی لەو پێشبڕکەیە چەند پلێکی جیاوازی تایە و خەڵاتی تایبەتیشی تایە کە لەلایەن دەستگای میدیایی کورساتەوە بەجێ خۆشحاڵی و خەڵاتەکان دەستنیشان کراوە و لە هەمان کاتە ئەتوانین ئاماژە بەوە بکەین کە ئێستا من لە سەرای سلێمانین لێرە لە تەواوی ژوورەکانی سەرای سلێمانی لەوێ چەندین چالاکی ئەدەبی کللتوری فەرهەنگی و بەشێک لە ژوورەکانیش تەرخان کراوە بە نمایشی کەسایەتیەکان و هەم نالی پیرەمێرد سالم نمایشی تەواوی ژیان نامی کەسایەتیەکان لە ژوورە تایبەتەکانی سەرای سلێمانی دەخرێتە ڕوو جگە لەوەش ئەتوانم باس لەوە بکەم ستەیجێکی زۆر گەورە و تایبەت لە بەشی پشتەوەی سەرای سلێمانی تەرخان کراوە بە گروپە جوانەکانی تایبەت بە میوزیک و گۆرانی و گروپی هەڵپەڕکێ جگە لەوەش هەر لێرە لە نێو سەرای سلێمانی نمایشی تەواوی کارە دەست ڕەنگینیەکان خواردنە کوردەواری جۆرا و جۆرەکانیش لێرە ئەکرێت و چەندین کار و چالاکی تری با بڵێن شێوەکاری لەبەرەوەی سیمپۆزیۆمێکی شێوەکاری هەم لە هاوینە هەواری سەرچنار و لە هەمان کاتە لێرەش لە سەرای سلێمانی لێرە بەشێکی کارە شێوەکاریەکان نمایش ئەکرێت وەکو سیمپۆزیۆمێک و جگە لەوەش تەواوی بەشەکانی نێو زانکۆی سلێمانی
هەماهەنگ بوون لەگەڵ دەستگای میدیایی کورساتە ئەیانەوێت لێرە هەندێک کار و چالاکی خۆیان بخەنە ڕوو بەجێی خۆشحاڵیەوە بەشی منداڵانیش پێم وابێت ئەگەر هەڵە نەبم بەشێکی گرنگی چالاکیەکانە بێت وەکو منداڵ پارێزی کوردستان کە هەمیشە هەماهەنگ و با بڵێن ئەرک و چالاکیەکانی خۆیان بە هاوبەشی لەگەڵ دەستگای میدیایی کورساتە لەنێو چالاکیەکانی تایبەت بە یادی 240 ساڵەی بنیادنانی شاری سلێمانی لێرە بەشدارن کردنەباڵەکان جیاوازە جگە لەوەش ئەمێ ئاماژەبەوە بکەم مژدەیەکی زۆر تایبەت بەو دەستکەوتانەی کە تایبەتە بە شاری سلێمانی پلان و با بڵێن بەرنامە ڕێژیەکانی تایبەت بە خزمەتگوزاریەکانی شاری سلێمانی لەلایەن دەستەی گەشت و گوزار و تەواوی شارەوانی لێرە لە ڕێگەی بەرنامە جۆرا و جۆرەکانی هەم تایبەت بە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەوان پلانی تایبەتیانێ بۆی تۆی خۆشەویستیش ئەتوانی لە ڕێگەی شاشە جوانەکی کورساتەوە ڕووماڵی تایبەتی ئەو پەیامە جوانانی دەستەی گەشت و گوزار و تەواوی با بڵێن سێکتەرەکانی خزمەتگوزاری لە نێو شاری سلێمانیا گوێبیست ببی بۆی تۆی خۆشەویست سبەینێ ئەگەر دەرفەتت هەبوو لە 14 یادی شارە حیاتەکە ئەتوانی لێرە ئامادەبی لە سەرچناری ئازیز و هەم لە با بڵێن لە ڕێگەی باخی گشتی سلێمانی شەوە کە چەندین چالاکی جیاوازی تیا تۆ ئەتوانی لە کاتژمێر 9 بۆ 12 لە ڕێگەی پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە لەو کەشە جیاوازەیە بەشدار بی و لە هەمان کاتە لە سەرای سلێمانیش ببورن لە کاتژمێر 1 پاشنیۆڕۆ تاوکو 7 ئێوارە چالاکیەکان لە گەورەترین کەرنەڤاڵی یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی چالاکیەکان جیاوازن تۆش ئەتوانی ئامادەی خۆت نیشان بدەیت با جلوبەرگی کوردی کە هەمیشە جلوبەرگی کوردی مۆرکی کۆمەڵگەی کوردی نیشان ئەیە شاری سلێمانیش خاوەنی چەندین دابوونەریتی جوانەیەکێک لەوانە جلوبەرگی کوردیەکە با بڵێن تەواوی ئەو جلوبەرگە کوردیانی کە لە ڕابردووە لەلایەن خانەوادە دیارەکانی شاری سلێمانیەوە پۆشیویانە لەم ساڵە بۆ 14 کە هەموو ساڵێکیش گرنگی پێدراوە بە جلوبەرگەکانیان زیاتر ئەیانەوێت ئەو نەریتە جوانە بپارێزن ئەگەر واش دەرفەتت نەبوو توانی ڕاستەوخۆ لە ڕووماڵی تایبەتی دەستگای میدیایی کورساتەوە بینەری تەواوی پرۆگرامەکان بێت ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر ئامادەکاریەکان کە لەلایەن دەستگای میدیایی کورساتەوە ڕێکخراوە فەرموون